ناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرکوێ یەکەن سڵاوی خواتان لێبێ خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە دڵسۆزی لە کارکردندا دەکەین. دڵسۆزی و ئیخلاس بنچینە و پێوەری یەکەم و سەرەکیە بۆ وەرگرتنی هەموو کارێکی مرۆڤ، هەم بۆ دینی هەمیش بۆ دنیای. خوای گەورە هەمیشە فەرمانی بە موسڵمانان کردووە کارەکانیان بە ئیخلاس و دڵسۆزیەوە بکەن ئەگەرچی کەم و بێبەرهەمیش بن، چونکە خوای گەورە هیچ کارێکی گەورە و بە بەرهەم وەرناگرێ ئەگەر نیەت و ویستی ئەنجامدەرەکەی مەبەستی ڕەزامەندی خوا نەبێ. معازی کوڕی جەبەلی گەورە هاوڵی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بە پێغەمبەری خوای فەرموو صلی الله علیه وسلم ئامۆژگاریم بکە. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمووی دینداری و کاری خۆت بە دڵسۆزی و ئیخلاسەوە بکە دوور لە نیەتی دنیاپەرستی، ئەو کاتە سوودمەند و ڕزگار دەبیت ئەگەرچی کردەوەکانیشت زۆر کەمن. لە ژیانی ڕۆژانەدا هەمیشە هانی موسڵمانان دراوە لە ڕاپەڕاندنی کارەکانیاندا، لە پەروەردەکردنی منداڵیاندا، لە بنیادنانی خێزان و هەموو کارەکانی ڕۆژانەیاندا، هەر لە کارمەندێکی دائیرەوە هەتا وەکو پۆستێکی سەرۆک کۆماری و زۆر شتی دیکەش نانی موسڵمانان دراوە کە دڵسۆزی بکەنە بناغەی کارەکانیان بۆ ئەوەی بەرهەمێکی جوان و پڕسوود بۆ کۆمەڵگە و ئاخیرەتی خۆشیان بچنەوە. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی دڵسۆزی و ئیخلاس لە کارکردندا دەکەین و بزانین کارەکان ئەگەر دڵسۆزی و ئیخلاسیان تێدا بێ چۆن خوای گەورەش بەرەکەت و بەرهەمی خۆی تێدەخا و پیرۆزیان دەکا و ئەو کار و کردەوانەشی کە دوورن لە نیەت و یا لە کردەوە ئیخلاس و دڵسۆزیەکی بۆ خوا چۆن ئەو کارانە بێ بەرهەم و مایەپوش دەبن. بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عومەر خەلیفە زانای ئاینیم کردووە کە لە ئۆستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دای. مامۆستاگیان سڵاوی خوات لێبێ و زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باسوخواز. خوازە بداتەوە یاخوا مۆفەق بن یاخوا سەرکەوتوو بن. زۆر سپاس مامۆستا سەرتا پێمان خۆش بزانین ئیخلاس و دڵسۆزی بە معنای چی دێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێزتان و بۆ بینەرانی ئازیز، خۆشحاڵ و بەختەوەرین لەو بەرنامەیەدا لە خزمەت گوێگران و بینەران دابین بە ئومێدی ئەوەی کەوا سوودێک ببەخشین و شتێک بەبیرە خۆمان و ئێوەی بەڕێزیش بینینەوە. ئەو تەوەرێکەوە باسی لێ دەکەین تەوەری دڵسۆزی لە کارکردندا. بەڕاستی دڵسۆزی لە کارکردندا دڵسۆزی ئەو پێوەرەیە کە هەموو ئیش و کارەکانی، هەموو گفتارەکان، هەم کردارەکان، ئیش و کارەکان هەمووی پێوەەر دەکرێت وەکو برەی لوبە و ناوەڕۆژ و هەوێنی هەموو ئیش و کارەکانە. هەر کارێکەوە دڵسۆزی تێدا بێ، هەر کارێکەوە هەر قسەیەکەوە دڵسۆزی تێدا بێ. ناخی ئینسان ئەوەی کە لە ناخەوە دەری دەبڕێت لە دڵەوە دەری ببڕێ، هەر لەسەر زار و زمان نەبێ دیارە ئەوە جێگای خۆی دەگرێ و دەچێتە ناو دڵەکان. هەر وەکو دەڵێن کە قسە لە زار بێتە لە نێو دڵەکان بێتە دەچێتە ناو دڵەکان، بەڵام ئەگەر لەسەر زاران بوو هەر بەگوێدا تێدە پەبەڕ دەبێ و سوود و مایەی کەم دەبێت. دیارە خوای گەورە ئێمەی کە خۆڵقاندووە لەسەر ڕووی زەوی بە هەدەف و ئامانجێک ئێمە هێناوێتە ئەو دنیاە، ئەویش کە عیبادەتکردنە. دیارە خوای گەورەکەوە پێغەمبەری نردووە عەلەیهی السەڵات وەسەلام لە بۆ هەر قەوم و ملەتێک پێغەمبەری نردووە، لە بۆ هەر سەردەم و زەمانێکە کۆتا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کۆتا پێغەمبەر و کۆتا پەیامی پیرۆزی کە قورئانە بەو خەڵکەی ڕاگەیاندیە کە بەرنامە و پەیام و دەستور و یاسای خوای گەورەیە لە بۆ مرۆڤایەتی. دیارە چاکترین و کاملترین و شاملترین بەرنامەیە لە بۆ مرۆڤایەتی کە کارەکان تێدا ئەنجام بدەین. واروها لە بۆ ئەوەیە کە پێغەمبەرانی نردووەکەوە هەموو لیەکونە الدین كله لله، هەموو ئەو عیبادەت و پەرستشەکە لە بۆ خوای گەورە بێ، چونکو بە غەیری خوای گەورە ناکرێ بپەرسترێ، ناکرێ داوای لێ بکرێ، ناکرێ ئیستیغاثەی پێ بکرێ. خوای گەورە دەفەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون. ئاەتەکان زۆرن دەربارەی ئەوەی کەوە ئاماژە بە ئیخلاس دەکەن، بە دڵسۆزی دەکەن لە بۆ ئینسانەکان کە لە هەموو ئیش و کارەکانیان دڵسۆز و ئیخلاسیان هەبێ. خوای گەورە دەفەرمێ وما ئەرسەلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون.
دیارە ئەوە لە بواری عیبادەت و پەرستشە لە بواری عیبادەت و پەرستش ئەگەر بێت و ئینسان دڵسۆزی هەبێ ئینسان ئیخلاسی هەبێ لە ئیش و کارەکانیدا دیارە لە کردداری ڕۆژانەیدا ڕنگ دەداتەوە ئەو ئینسانت کە ئیخلاس و دڵسۆزی لە ناخدا هەبوو لە کردار و گفتار و هەرس و کەوتەکانی لەگەڵ بەرامبەر و لەگەڵ خاو خێزان و حتا لە حکومڕانیشدا ڕنگ دەداتەوە. خی گەورە لە قورئاندا لە زۆر شوێن گوتمان باز دەکات دەفەرمێوما ئومیروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين. دیارە ئەوەی کەوا زۆر گرنگی پێ دەوێت ئیخلاس و دڵسۆزی دەوێت ئەویش لە بواری عیبادەت ئەوەل جاری چونکە هیچ عیبادەتێک دروست نابێ ئللا ئەگەر دڵسۆزی تێدانێ هەر وەکو پێغەمبەرمان عليه الصلاة والسلام دەفەرمێ دوو پێوەر هەیە دوو پێوەری بەگرنگ دانایە پێوەری خودایی کە ئەویش دەفەرمێ ئەخلەسەه و ئەسوەبەه. دیارە هەموو ئیش و کارەکان ئەگەر هات و دڵسۆزی و ئیخلاسی تێدا بوو ئیشەکان جێی خۆی دەگرن. ئەگەر هات و دووەمین ئەسوەبەه بمعنى ئەوەی کەوا لە سنووری فرمودەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام واتە پێغەمبەر عليه الصلاة والسلام لە سنەتەکانی پێغەمبەر بوو بڵێن بۆ ئومەتەی ڕاگەیاندی ئەوجە چ لە گفتارەکان چ لە کردارەکان چ لە هەڵس و کەوتەکان چ لە ئیقرار و ئەوانەی کەوا دانی پێدانایە و ڕەتی نەکردیتەوە. دیارە لەو هەرسێ لایەنە دوو پێوەرێ ئەوش ئەخلەسەه و ئەسوەبەه دوو پێوەری زۆر گرنگن هەموو کردارەکان و گفتارەکانی ئینسانی پێوەردەکرێت. دڵسۆزی بەڕاستی دڵسۆزی ڕاستی دینە و حەقیقەتی دینە ناوەڕۆک و کاکڵی دین و عیبادەتە واتە دەبێتە مەرجێکیش لە بۆ قبوڵبوونی کردارەکانمان. زانیان دەفەرمونون دڵسۆزی چۆن لەگەڵ جەسەدی ئینسانەکان پێوەردەکرێت دەفەرمونون بمەنزیلەتی ڕوحی للجەسەدی واتە ئینسان چۆن ئەگەر دڵسۆزی نەبوو وەکو ئەوەیەکەوە لاشە بەبێ سەر چۆن بەڕێوە دەچێت ئیش و کارەکانی ئەواتە دڵسۆزی لە بۆ ئینسانەکان بە نمونەی سەرە لە بۆ جەسەدی ئینسانەکان واروها وە بمەنزیلەتی الئەساسی للبنیانی. ئێمە بینایەک دروست دەکەین ئەو بینایە حەز دەکەین ئەساسێکی بنسینەیەکی تۆکمە تەواوی لە بۆ دابنین. دیارە ئەوەش بە دڵسۆزی دەکرێت لە ئیش و کارەکان و لە گفتار و لە عیبادەت و لە تەعامل و لە هەڵس و کەوت لەگەڵ خەڵکەکاندا. زانایان قسەی جوانیان هەیە قەولێکی جوانیان هەیە دەڵێن لا قول إلا بعمل لا قول إلا بعمل واتە هەر قسەی بکە هەر وتوێژ بکە هەر قسەی گەورە بکە ئەگەر کردداری لەگەڵدا نەبوو أخوي يقول لا هم شو أنا كان دفرم يا أيها الذين آمنوا وعملوا الصالحات يعني والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات إلى آخره هم يدبي ناخي لقل دابي دلسوزي لقل دابي لو يكدري دبري ضل لا قول إلا بالعمل لا قول ولا عمل إلا بالنية هذا بين نيتي باشي لقل دابي أو زاد ضل لا قول ولا عمل ولا نية إلا بالإخلاص يعني كوتايك إلا دبرت وصل إخلاص ودلسوزي هر كردارك دلسوز وإخلاصي تدانا بو كواتا بنسينو أساسي شي تاچي لو دانا مزدو ديارة زو لبين دسي ديارة قوت ما دلسوزي دبيت ماي قبول بوني أو عبادتي كوا إنسان داديك أجر دلسوزي تدانا بو واتا قبول نابي خواهي قولة دفرمي لقرآن دا وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا دیارە بێباوەڕان کافران کەوا لۆ کردارەکانیان وەرناگیرێ لەبەرەوەی ئیمانیەکی تۆکمە و تەوایان نییە دڵسۆزی لە ئیش و کارەکانیان دانیە کردارەکانی کە ئەنجامی دەدەن هەر لە بۆ دنیاە کە خزمەتی مرۆڤایەتی دەکەن شتێکی باشە خزمەتکردن شتێکی باشە بەڵام ئەوە هەر لە دنیادا ئەو خزمەتەی دەیکا بە پاداشتی قیامەت نایکە لە قیامەت نابێت چاوەڕێی پاداشتەکەی بکە چونکو إخلاص ودلسوزي وصوابي تيدانية زۆر باش باوەڕی پێغەمبەر نەبی عليه الصلاة والسلام چۆن بەڵێ پێویستە لە ژیانی ڕۆژانەماندا بەرامبەر بەکێ دڵسۆز بین یا دڵسۆزی بۆ چ کەسێک دەرببڕین ئەو کەسانەکیان کە زۆر شیاون ئێمە دڵسۆزی و ئیخلاسی خۆمانیان بۆ دەرببڕین و بۆ بەکار بهێنین. بەڵێ دیارە دڵسۆزی لە هەموو ئیش و کارەکان و گفتارەکاندا بەرجەستە دەکرێت گوتمان هەر کردارێک هەر گفتارێک کە ئینسان دەری دەبڕێ ئەگەر دڵسۆزی تێدانێ بێ لە ناخەوە دیارە شتێکە هەر بەسەر زاردا دێ و بە بناگوێیاندا تێدەپەڕێ و ئیسیفادەی لێ ناکرێ. ئێمە دڵسۆزی لەگەڵ خۆمان ئەوەلجاری کە خۆمان بناسین چونکە هەر کاتێک ئینسان کە خۆی ناسی ئەوجا خالقی خۆی دەناسی واتە ئێمە دەبێت دڵسۆز بین
ئەوەی کە خی گەورە فەرمانی پێکردینی ئەوە جاری لەگەڵ خۆمان ڕاستگۆ بین لەگەڵ خۆمان لەگەڵ دەور و بەران خاو و خێزانمان پاشان گەورەتر لەگەڵ ئەو شوێنێکەوە ژیان تێدا دەبینە سەر ئەو جە فەرمانگەیە قوتابخانەیە هەر شوێنەکە کە ئیش و کارەکان تێدا ڕادەتپەڕێنین پاشان دەڕوە حتا دەسەڵات و حکومڕانیش ئێمە دەبێت دڵسۆز بین لە هەموو ئیش و کارەکانماندا بە تایبەتی کاتێکە بەرپرسارەتێکمان پێدرا هەموو ئینسانێک بەرپرسیارە ئەگەر لەسەر نەفسی خۆشی بی ئەگەر لەسەر عائیلەکەی خۆی بی ئەگەر لەسەر قوتابخانەکەی بی فەرمانگەکەی بی پاشان ئەگەر پەرلەمانتارێکە ئەگەر وەزیرێکە ئەگەر سەرۆکێکە ئەگەر قائیدێکە ئەوە دەبێت هەرچەندە ئینسان پلە و پایە و مەنسەبی زیاتر بێ دیارە دڵسۆزیەکەی هەر دەبێت لەگەڵدابێ ئەگەر لەگەڵی دانەبێ دیارە هەر ڕۆژێک دادێ پەشیمان دەبێتەوە یاخود کارەکانی سەر ناگرێ کارەکانی هەتا شوێنێک دەڕوا لەوێن دەرێ سەقەت دەبێ و دەبێتە مایەی شەرمەزاری لە بۆ خۆی و لە بۆ ئەو کەسانێکەوە لە دەور و بەریشین زۆر باشە مامۆستا ئەو بوارانی کە لە ژیاندا خی گەورە بەڵێ بوارەکانی دڵسۆزی و ئیخلاس ئایا دڵسۆزی و ئیخلاس تەنها یەک بواری هەیە و پێویستە لە یەک بوارە ڕنگ بداتەوە یان ئەو بوارانە کامانن کە پێویستە دڵسۆزی و ئیخلاسیان تیا بەکار بهێنرێ و تیا ئیش بکە دڵسۆزی و ئیخلاس بەڵێ دڵسۆزی لە کارکردندا و لە ئیشکردندا و لە گفتوگۆ و هەڵسو کەوت و تەعامل لەگەڵ خەڵکدا گوتمان هەر لە کەن ئینسانەکان ڕالەکەن خودی ئینسانەکە دەست پێ دەکا ئەوەیەکە ئەوەی کە بەزار دەیڵێ کە دەری دەبڕی جەواریحەکانت واتە ئەندامەکانیشت شاهد بن لەسەر کردارەکانت شاهد بن لەسەر نەوەک ئێمە قسەیەکی وا بکەین زیاد لە باڵای خۆمان قسەکە پێوە بکەین و بەڵام کردارەکانیشی هیچ نەبێ بۆ نمونە ئینسان ئەگەر هاتوو خاوەن خێزان بوو مەسەڵەن کە دەبێت لە خزمەت خێزانەکە و ماڵ و منداڵ و وەکو بەرپرسی ئەو خێزانە هەرچی تەکلیفی لەسەر ئەو ئینسانە دەبێت دڵسۆز بێت لەوەی کەوا بڕیاری لەسەر دەدا دەبێت بتوانانی خۆی بەڕێوە ببات دەبێت بتوانێت بژێ و پەیدا بکە ئەوە یەک پاشان کاکە لە شوێنێک لە فەرمانگەیەک لە قوتابخانێک لە هەر شوێنێکە کە ئیش دەکا ئەگەر مامۆستایە ئەگەر فەرمانبەرە ئەگەر مدیرە ئەگەر بەڕێوەبەرە هەر یەک لەوانە دەبێت هەر شتێکەوە بە چاوی خۆی دەیبینی کە شتێکی چاکە و دەستخۆشی بکاتن ئەگەر شتێک بوو بۆ مایەی شەرمەزاری بوو بۆ مایەی خەلل کلێن کەتە ناو ئەو دڵسۆزیە و ئەو کار و ئیش و کارانە وەکو پێویست بەڕێوە نەچوون بەڕاستی دەبێت پەنجە لەسەردا بنێ بڵێ ئەوە کارێکی خراپە پاشان سەرەوەتر ئەگەر هات و دەسەڵات و حکومڕانی هەر ئینسانی کاتێکەوە ئەگەر لەو پلە و پۆستەش دانەبووی بەڵام کارێک کە کرا ئەو کارە دڵسۆزی تێدانەبوو ینی لەسەر هەمومان پێویستە بەڕاستی ئەو شتە دەرببڕین کە ئەوە کارێکی خراپە دەکرێت ئەوە عاقبەتەکەی پەشیمانیە و ناچێتە سەر بۆیە دەبێت ئەو دڵسۆزیە لە هەموو کردار و گفتار و هەڵس و کەوت و لە ئیش و کارەکانماندا ڕنگ بداتەوە بەڵێ زۆر باشە مامۆستا ئایا دڵسۆزی وەکو لە ئاەت و فەرمودەکانیشدا هەیە کە خوای گەورەی بەسێتەوە بە پەرستنی خۆی و عیبادەتەکانەوە ئایا دڵسۆزی و ئیخلاس تەنها بواری عیبادە دەگرێتەوە یام لە ژیانی ڕۆژانەشماندا لە قسە و گفتار و کردارەکانیشماندا پێویستە دڵسۆزی هەبێ و قورئانی پیرۆز و فەرمودە چۆن هانی مسلمانان دەن کە لە کاروکردەوە و ژیانی ڕۆژانەشیاندا دڵسۆز و ئیخلاس بن بەڵێ دەبێت لە هەموو ئەوە جاری لە عیبادەت ڕادەست پێ دەکات چونکو ئەمە باسمان کردوتمان خی گەورە کە ئێمە هێناوەتە وجود و هێناوەتە بوون لە پێناوی عیبادەت وما خەلقت الجن والئینس إلا ليعبدون طبعا لە پێناو عیبادەت ئێمە عیبادەت بکەین مانێ ئەوە نییە کەەوە 24 ساعت سەرمان لە سەجدەدا بێ لە ئیش و کارەکانیش پێچەوانەی نوێژەکانی کە دەیکەین و ئینەما دەبێ ئەو ئیش و کارانەی کە دەیکەین مقابلی ئەو نوێژکردنە ئەو عیبادەتەوە ئەو پەرست شەبیکەوە ئێمە ئەنجامی دەدەین ئەو بەڵێنەی بەخوای گەورەمان داوە کەەوە ئێمە بەندەی خوابین دەبێت دڵسۆز بین ئەو بەندەی خواییە دەبێت لە ئیش و کارەکانیشماندا بە تایبەتی لە عیبادەت ڕادەست پێ دەکات چونکو ئینسان پەیوەندە بە خالقی خۆی ئەو سیلەیە نەبچڕێنی لەگەڵ خوای خۆمان ئەو دڵسۆزیە و ئەو ئیخلاسی تێدا بێکە لەگەڵ خوای خۆمان چونکو کارێکی بچووک ئەگەر دڵسۆزی تێدا هەبێ زۆر چاکترە لە کارێکی لە دروستکردنی مزگەوتێک ئەگەر لە بۆ ڕیایی بی و لە بۆ دڵسۆزی تێدا نەبێ و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژە بەوە دەکات دەفەرمێت دایکی ئیمانداران داکمان عائیشە ڕەحمەت ڕزای خوای لێبێت دەفەرمێ اتق الله ولو بشق تمرة ئەگەر بەلەتە خورمایەکیش بێ زۆرە ئەگەر بە 250 بێ
ئەگەر زەردەخەنەیەک بێ بە وشەیەکی جوان بێ بەڵام دڵسۆزی تێدا هەبێ بەڵام وەکی وتمان بەکارێکی گەورە کە لە بەرچاوی خەڵک بەڵام نیەت و مەبەستی باشی تێدا نەبێ خوا نەخواستە ئەوە طبعا دەبێتە کارەسات لە بۆ ئەو کەسێکەوە ئەنجامی دەداتن. دیارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکدا کە ئەبی ئومامە لە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ إن الله لا يقبل من العمل إلا ما كان خالصا وابتغي به وجهه. هەر کارێک لە عیبادەتدا کە ئەنجام دەدرێت لە بۆ خوای گەورە ئیلا دەبێ مەبەستی پێ ڕەزامەند بوونی خوای گەورە بێ. ئەوەل جارێ ڕەزامەند بوونی خوای گەورە طموحی بەهەشت بەڵێ خەوفا وەطەمەعا ترسان لە عەزاب و لە ئاگری خوای گەورەکە بەندەکانی پێ عەزاب دەدا وهروەها لە بۆ تام و لەزەت و خۆشیەکانی بەهەشت ئەو وعدانەی کە خوای گەورە بە بەندەکانی دایە ئێمە حەز دەکەین لە بۆ ئەوەی کەوا بەهەشت بە چنگ بینی لە بۆ ڕەزامەند بوونی خوای گەورە چونکە ڕەزامەند بوونی خوای گەورە دەبێت تەمای بەدەستهاتنی بەهەشتیشکە وهروەها شەفاعەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دیارە دڵسۆزی لە کارەکانماندا ئەوەیە کە دەبێت تەمای بەدەستهێنانی شمولی شەفاعەتی پێغەمبەر دەبین عەلەیهی سەڵات وسەلام. دیارە ئەوەش لە نمونەی لە ژیانی پێغەمبەران عەلەیهیمە سەڵات وسەلام زۆر بووە وهروەها لە هەموو ئیش و کارەکانیش جگە لە عیبادەت تعاملکردن و هەڵس و کەوت باسمان کرد ئەوەشە لەگەر خەڵک دەبێت دڵسۆز بێ دەبێت دووربین لەو شتانەی کەوە گومان دروست دەکەن دووربین لەو شتانەی کەوە مەسەڵەن لە درۆ و لە فێڵ و غەش و خیانەت و دزی و ئەو شتانەی کەوە حتا ئەگەر لە قسەکردندا لە نوێژەکانماندا لە عیبادەت و لە هەڵس و کەوت و لەوانەشدا لەگەڵ خەڵک دەبێت دڵسۆز بین و دڵسۆزیە کەشمان پێوە دیار بێ چونکە ئەگەر گوتمان تعامل و هەڵس و کەوتمان لەگەڵ خەڵک زارمان شێوازەک بوو ناخیشمان شێوازەک بوو ئەوە صفەتی نیفاقە طبعاً ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە ئەو ئینسانە تووشی خەسڵەتێک لە خەسڵەتەکانی نیفاق دەبێ ئەوەش خوای گەورە بما پارێزی دیارە خۆی لە خۆیدا کارەساتێکی گەورەیە کە لە زۆر شوێندا باز لە صفەتی منافقان و ئەوانەی کە نیفاق دەکەن و صفەتی منافقان بەکاردێنن ئەوە عەزابێکی تایبەت و بە ئێشیان لە بۆ ئامادەکرایە. بەڵێ مامۆستا ئەو مرۆڤەی کە لە ناخیدا دڵسۆزی و ئیخلاس چەکەرەی کردووە و سەوز بووە بۆکوڵێت دڵسۆزی و ئیخلاس بەشێکە لە پێگەێنەری ناخ و کار و کردەوەی ئەم مرۆڤە تا چەند ئەم مرۆڤە کە لە کۆمەڵگەدا لە دائیرەیەکدا لە شوێنێکدا لە گەڕەکێکدا ئەژی و نیشتەجێ و کار دەکات تا چەند دوور دەبێت لە گەندەڵی و خیانەت و بەهەدەردانی سامانی وڵات و بەکارهێنانی ئەو کەل و پەل و شتانەی کە لە ژێر دەستیاتی بۆ بەرژەوەندی خۆی. ئایا لە پەنای بوونی دڵسۆزیدا مرۆڤێکی دەستپاک و دەمپاک و ڕازگۆ و بە ویژدانیشمان بۆ دروست دەبێت؟ بەڵێ حتمما ئەو شێوازەی کە جەنابەت باسی دەکەی لە مەواقف لە ژیانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام بەرجەستە بووە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو کەسێکی دڵسۆز، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو قائیدێک، وەکو مامۆستایەک، وەکو ئیمامێک، وەکو قاضیەک کە ژیانی بەڕێوەبردێ لە ناو خەڵک و لە ناو کۆمەڵگادا، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو دڵسۆزیەکەوە لە ژیانی پێغەمبەردا بەدیار دەکەوێت بەرجەستە دەبێت. ئێمەش دەبێت چاو لە گەورەکەمان بکەین، چاو لە قائید و پێشەوا و سەرکردەمان بکەین کە پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام ئەوی بکەینێت چاوساغ و پێشەوای خۆمان، چونکە ئێمە بەڕاستی خۆشویستنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەوەیە کە متابعەی سونەتەکانی بکەی و ڕێبازەکانی بکەی. دیارە لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیچ جارێک نەبووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە بۆ خۆی لە بۆ خودی خۆی ئینتیقامی کرد بێتەوە، ئینتیقامی کرد بێتەوە لەوەی کەوا لە سیرەی پێغەمبەر زۆرە عەلەیهی سەڵات وسەلام، لەوەی کە لە سەردەمی لە سەردەمی قوڕیشەکان کە داهاتن بیدایەتی داعوە بوو، داهاتن وەفد لە دوای وەفد کە لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە واز لە داعوە بانگەواز بێنێ، بەڵکو هەرچی دەیانەوێ پێشکەشی بکەن، هەر لە ئافرەت و پلە و پایە و مەنسەب و خۆشیەکانی ژیان و سامان و سەروەت و هەرچی مەلیکایەتی دەیکەنە مەلیک و ئەگەر نەخۆشیش و چارەسەری دەکەن بەس واز لە بانگەواز بێنێ. دڵسۆزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێرەدا بەدیار دەکەوێت. بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەست بەرداری هەموو شتێک بێ، قسەی پێدەگوتێت تۆمەتی لۆ دروست دەکرێت، بەڵام هیچ کاتێک ئامادە نەبووە دەست بەرداری داعوە بانگەواز بێ کە پەیامی خوای گەورەیە، جێبەجێکردنی فەرمانی خوای گەورەیە. بۆیە دەفەرمێ لە وضع الشمس في يميني والقمر في يساري على أن أترك هذا الأمر ما تركته. هذا دڵسۆزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەو موقیفەدا بەدیار دەکەوێت کە لەو کاتێک بەس مامی بەخێوی دەکا و خۆشی دەوێ و دەیەوێ کوڕم ئێمە لەگەڵ قوڕیشیەکان کێشە و مەشاکلمان لەما بینە لەسەر ئەو داعوە بانگەوازەی تۆ دەواز بینە، چونکو باوەڕی پێی نەبوو ئەویش
واز بێنەوە ئێمە ناتوانین شەڕی ئەوانمان پێ ناکرێ بۆیە ئەمەش دەبێت دەست بە کڵاوی خۆمان بگرین و بانە با و واز لەو داوا بانگەوازە بینە بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چ موقیفێک دەنوێنی کە ئەو موقیفەکە لە ژیانی مرۆڤایەتیدا دەبێت ئێمە وەکو عەڵقەیەک لە گوێی خۆمان بیکەین و پەیڕەوی بکەن لە ژیانی خۆمان هیچ کاتێک دەستبەرداری دین و عەقیدە و بیر و باوەڕەکەی خۆمان نەبین لەسەر هەر شتێکەوە لە ژیاندا دەگوزەرێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆشەویستی و دڵسۆزی پێغەمبەر لە بۆ ئومەتەکەی مشتاقی ئومەتەکەیتی دەفەرمێ مشتاقی ئومەتەکانمە لەناو سەحابە بەڕێزەکان دەفەرمێ مشتاقی خۆشەویستەکانم اشتقت لأحبابي دەڵێن ئەوانیش دەڵێن ئەوە لەسنا ئەحبابوکە یا رسول الله دیێمەوە لە دەوروبەریتین ئێمە ئیش و کارەکانت لەگەڵ دەکەن و یارمەتی دەدەین و هەرچی پێویستەمە جێبەجێ دەکەن بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژە بە ئومەتی بە کۆتا ئومەت دەکا بۆ کۆتا ئەو کەسانی کە ئێمە خۆما بە ئومەتی پێغەمبەر زاین عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئێوە سەحابی و هاوڵی ئێمە منن بەڵام کەسانێک دەن لە دوای ئێوە کە منیان نەبینیوە لەگەڵ مندا سوحبەتیان نەکردووە قسەیان نەکردووە ئەمنیان نەبینیوە بەڵام باوەڕیان پێیە قورئانەکە لەسەر لەو حێک دادەنێن و باوەڕیان پێ و ئیش و کاری پێوە دەکەن. دیارە ئەو ئیخلاس و دڵسۆزی لە ژانی پێغەمبەران و هاوڵاندا هەمووی گەلێک زۆرن ئەگەر پێدا بچین بەوتارێک و دوانوسیان کۆتایی نایە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لە هەموو ئاست و مستەوایەکدا هەم ئینسانەکان لە هەموو ئاست و مستە هەر لە کەسێکی ئاسایی هەر لە خاوەن خێزانێک هەتا دەسەڵاتدارێک و حکومڕانێک ئەگەر بێت و ئەو دڵسۆزیەی نەبێت لە ئیش و کارەکانیدا ئەگەر بێت و بەرژەوەندی تاچی پشتگوێ نەخاو بەرژەوەندی گشتی ڕەساونەکە دیارە لە کردارەکانی ڕا ڕنگ دەداتەوە ئەگەر بەس لە بۆ بەڕێک پڕکردن و وەرێک پڕکردنی خۆی بی بەس لە بۆ خۆی و دەور و بەرە و بنەماڵە و کەسایەتی خۆی بی لە بۆ بەرزکردنەوەی کەسایەتی خۆی بی چونکو کەسایەتیش بەوە بەرز ناکرێتەوە ئینسان هەر بەزار برێ من دڵسۆزم دەبێت دڵسۆزی لە کردارەکانتدا ڕنگ بداتەوە لە ئیش و کارەکانت لە بڕیارەکانت لە جێبەجێکردن تا چەند ئەو بڕیارەی کە دەیدەی تاچەند ئەو بڕیارەی کە دەیدەی ئەگەر لەسەر ئاست و مستەوایەکی بەرز ئەو بڕیارانە جێبەجێ دەکریان دەتوانین جێبەجێ بکەین یان توانای ئەومان هەیە جێبەجێ بکەین دوای بە مشورەت دڵسۆزی یەکێک لەو کارانەی دڵسۆزی ئەوەیە کە مشورەت بە بۆ کەسانی دڵسۆز و کەسانی برێن خاوەن ئەزمون و پسپۆر بکەین لە هەر بوارێک لە بوارەکانی ژیان لەوانەیە هەندێک هەبێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ژیانی دنیادا لە بۆ دنیا شارەزاییەکی زۆری نەبوو لە وەکو وارد بۆ لە سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبارەی تەلقیحکردنی دارخورمایەکان لەنێو فەلاحەکان کە ئەوان ئیش و کاریان بوو لەناو ئەو ئیشە گەورە ببوون پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژەی پێکرد بەوەی کە ئەگەر تەلقیحیش نەکەن پێم شتێکی ئاساییە بەڵام ئەوان نەیان کرد ئەو ساری خورما بەرهەم نەهات بەڵام لەو ساریتر فەرمووی ئێوە ئەنتم ئەعلەم بئموری دنیاکم شتێکی طەبیعیەوە بەڵام لە ئوموری دین و ئاخیرەت و ئەوانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کارەکانی هەمووی بە وەحی بووە دیارە ئەوەش کە وەحی هیچ قسەی تێدا ناکرێ بەڵام ئێمە ئەوڕۆ کە شوێنکەوتەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام دەبێ بەو ڕێزکە و بەو مەسلەکە و بەو ڕێبازە و بەو مەنهەجەدا بڕۆین کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێدا ڕۆیشتیە پشتینی پێغەمبەر بگرین عەلەیهی سەڵات وەسەلام تەنها ئەو ڕێگایەکەوە ئیش کارەکارمان نەجاحەت دێنی و سەر دەکەین و بەختەوەر دەبین هەم لە دنیا و هەم لە قیامەتیش لە ڕوانگەی و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمێ هەمووتان شوانن و هەمووتان چاودێرن بەسەر ڕعیەت و ژێردەستەکانتانەوە تا چەند پێویستە باوک بۆ منداڵەکانی دایک بۆ منداڵەکانی سەرۆکی وڵات بۆ ژێردەستەکانی مامۆستا بۆ قوتابی و هەموو ئەوە کەسانی کە کۆمەڵی خەڵکی دیکە لە ژێردەستیانان لەژێر چاودێری و بەرپرسیارەتیەوەندان تا چەند پێویستە دڵسۆزی و ئیخلاس دەبێت لە بەڕێوەبردنی کاروباری وڵاتدا لە بەڕێوەبردنی عایلە و تەنانەت قوتابخانە و شوێنە گشتیەکانیشدا. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو فەرمودەیە طبعاً هاوسەنجێکی زۆر جوانە لە بۆ ئینسانەکان ئەگەر تەماشا بکەین دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هەمووی بەرپرسیارن ئەگەر لەسەر خودی خۆشت بێ ئەگەر تاکە شەخص بێ ئەگەر کەسێکی سەڵب بی لەسەر نەفسی خۆت بەرپرسیاری تۆ نەفسێکت لە دەستە جڵەوی نەفست لە دەستە دەبێ ئەو نەفسەی خۆت ئەو نەفسە جڵەوی نەفسەکەت لە دەست بێ و بتوانی کۆنتڕۆلی بکەی عەقڵ زاڵکەی بەسەر نەفستدا لە چۆن ڕادەست پێ دەکات پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر ئافرەتێکی ماڵەوە دەست پێ دەکات ئافرەتی ماڵەوە کە بەرپرسارێتی زۆر گەورەی لەسەر ئەوش بەخێوکردنی تەربیەتدانی منداڵەکەیتی دیارە
کە بژەوی ڕۆژانە پیاوەکە کۆی دەکاتەوە نەفەقە لەسەر پیاوەکەی ئەوش ئەرچێکی قورسە هەروەکو لە میراتیشدا کە بەش دەبا دوو بەشی ئافرەت دەبا بەڵام تەکلیفیشی قورسترە پیاوەکە لە ئافرەتێکی ماڵەوە دەست پێ دەکاکە ئەو کارە گرنگەی پێش پێدرا ئەگەر ئافرەتەکە دڵسۆز بوو ئەگەر دڵسۆز بوو لە پەروەردەکردنی منداڵەکانی ئەگەر بە پەروەردەیەکی ئیسلامیانە پەروەردەی کردن ئەگەر وای لێکردنکەوە لەسەر ئەساس و بنسینەیەکی جوان دای بمەزرێنن منداڵەکان لە گەورەبوونیشدا ڕنگ دەداتەوە وەکو ڕێباز و مەستەک و منهەجێکی لێدە و ئینسانە لەسەر بوونی گەورە دەبێ و گەشەی دەکات پاشان پێ بە پێ ئینسان کە پاشان لە خاو خێزان بەدەر ئەوجا لە هەر شوێن و لە هەر فەرمانگە و لە هەر بەر و بازار و لە دوکان و لە هەر شوێنەکە ئیش و کارت هەریەکە و بە کار و وەزیفەیەک هەردەستێ هەریەکە بە اختصاسێک ئیشی خۆی دەکا لەو اختصاسەی لەو پسپۆرەیکەوە ئینسان دەبێتە اختصاسی خۆی کە شارەزایی لە بوارێکدا هەبێ پێویستە ئینسان لە هەموو بوارێکدا شارەزایی هەبی بەڵام لە یەک بواردا اختصاسێکی تایبەتی هەبی ئەویشکە هەموو قوتەکانی قوت و فکر و لێزانین و شارەزایی خۆی بخاتە کار بۆ ئەوەی ئەو ئیشە بڕێک و پێچی ئەنجام بدا چونکە ئەگەر ئیشێک نەتوانی جێبەجێ بکەیت خۆتی لێ نەدەی باشە ئەگەر نەتوانی دڵسۆزی لە کارەکەتدا بەرجەستە بکەیت ئەو کارە نەیکەی باشترە با یەکێکی تر بیکە با کەسێکی تر بیکا کە لەوانەیە بە دڵسۆزانەتر و چاکتر و باشتر بەڕێوەی ببا حتا دەگاتە ئیمام عادل ئەو حوتچینە و حوت کەسەیکەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکی تر باز دەکا ئەوە کە لە سێبەری عەرش خوای گەورە دایان حەسێنیتەوە سەبعة یظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله ئەو زارە لە سەرا دەست پێ دەکات ئیمام عادل دەبێت ئیمام و پێشەوا و سەرۆک و قدوە و چاوساغ و پێشەوایەکی دڵسۆزمان هەبێ دەبێت دڵسۆز بێ ئەگەر نادڵسۆز نەبێ لە کۆتایی ئەو بینایی کە دەیکا با بینایەکی گەورەشدا بمەزرێنێ بەڵام کە ئەساس و بنچینەی لە بۆ نەبوو دڵسۆز و ئیخلاسی تێدا نەبوو دیارە هەمووی دەبێتە مایە پووز دەبێ و پەشیمان دەبێتەوە و بەسەریەکدا دەڕمێ و دەبێتە مای نەکبەتی لە بۆ خۆی و لە بۆ ئەو کەسانێکەوە لەو کاروانە لەناو ئەو سەفینەدا لە ناو سەفینەی ژیاندا بەڕێوە دەچین دیارە دڵسۆزی لەوەی دایە کە ئێمە وەکو سەفینەیەک لە ژیاندا ئەو ژیانە وەکو سەفینەیەکە لە هەر شوێنەکە کونێکی تێبوو دەبێت محاولە بکەینکەوە ئەو شوێنە دابخەین نەبادا هەمومان غەرق دەبین دیارە ئەو دڵسۆزی هەر لە بۆ خۆت نییە ئەو دڵسۆزیە لە بۆ بەرژەوەندی گشتیەکە ژیانی هەمومان بپارێزین ئەوەش جێبەجێکردنی فەرمانی خوای گەورەیە ئەو دڵسۆزی لە هەموو ئیشوکارەکان وەروە ثەواب و جەزا پاداشت وەردەگریەوە لەسەر لە هەر مووقیف و لە هەر مستەوا و لە هەر بوارێکدا ئەنجامی بدەیت مامۆستاگیان بۆچی کاربەدەستانی ئەمڕۆ ناتوانن دڵسۆز بن وەکوڵێ دەرامەت و بژێوی و موچە و خۆشگوزەرانی میلەتێک قەت ئەکەن وەکوڵێ ئەی بڕن نایهێڵن ینی ئامادەن هەمووی بکەن بە قوڕگینەوە و منداڵ و کەسوکار و حیزبی خۆیاندا لە نمونەی ئیسلامدا یا لە سەردەمی پێغەمبەری خوا و سەیدنا عومەری کوڕی خەتاب و ئەو پیاوە بەڕێزاندا چەندان نمونە دەبینین کەوە خۆیان ئەزیەت داوە خۆیان برسی کردووە خۆیان تینوو کردووە خۆشگوزەرانی دنیایان لای خۆیان دوورخستەوە بۆ ئەوەی میلەتەکەیان خۆشگوزەران بژین وەکوڵێ زۆر دڵسۆز و خەمخۆری میلەتەکەیان بوون بۆچی لە ئێستادا ئەو نمونانە نابین هۆکاری ئەوە چییە کە کاربەدەستەکانمان دڵسۆز نین بەڵام تەنها بۆ حیزب و عایلە و بنەماڵە و کوڕ و کەسوکاری خۆیان دڵسۆزن بەڵێ بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگە گوتمان هەموو ئیشوکارەکان هەر لە تاچێک ڕادەست پێ دەکە هەتا ئاستێکی باڵا هەتا سەرکردە و پێشەوە و قدوە و ئەوەی کە بەڕێوەبەری حکومڕانی دەکات لە وڵاتە لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک ئەگەر دڵسۆزی تێدا نەبوو سەبەب و هۆکاری ئەوەی کەوا دڵسۆزی لە کارەکاندا نەبی دیارە ئەوەش فەراغێکی گەورە دروست دەکا ئەوەش یەکەمین جار ئەوەیە کە بەرنامەی خوای گەورەمان فرامۆش کردیە دیارە لەسەر منهەج و پەیڕۆ و پرۆگرامی خوای گەورە ناڕۆین چونکو ئەوەش خوای گەورە لە ئاەتەکاندا پێمان دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى ئەوە زۆر گرنگە ئەو ئاەتە تەمەشا بکەین و تێ بفکرین ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الفاسقون هم الكافرون إلى آخره دیارە حکمی خوای گەورە حکمێکە لە بۆ مرۆڤایەتی دابەزاندووە کە ئینسان لەسەری بەڕێوە بچی و لەسەری بڕوا چونکو
ئەو پەیامەی کە خوای گەورە بۆ ئینسانەکانی داناوە پەیامێک نییە کەوا ئینسانێک بە فکر و عقلێکی بچووکی ئێمە بیری لێ دەکەینەوە پەیڕە و پرۆگرامێک دادێنین منهەجێک دادێنین هەروەکو ئەوەی کەوا دەبینین وەکو بەرێن مارکسیەت و علمانیەت و ئەوانەی کەوا پێمان باشە ئەو شتانەی کە دادێنین وەکو ئەو قانونە وەضعیەی کەوا لەسەر ڕووی زەوی کە لە فەڕەنسادا بەرجەستە بووە کە لە بەرامبەر بە کەنیسەکان حکمی کەنائیسەکان ئەو کاتی کە بەرجەستە بوو لە ئەو کاتی شتێکی باش بوو بەڵام لە ئیسلامدا نابێ بە مقارنە بکەین لەگەڵ قورئان لەگەڵ ئینجیل و لەگەر کتوبەکانی دیکە دیارە قورئان هەموو شتێکی تێدا حتا حکمڕانیشی تێدا لەوەی کەوا ئینسانەکان چۆن ژیان بگوزارێنی چۆن حکمڕانی بکە چۆن عائیلە بەڕێوە بە چۆن ئەو ژیانە بەڕێوە ببە چۆن بەختەوەر دەبی دیارە هەموو پرسیارەکان لە لای خۆمانن بەڵام کەسانێکە دەگەنە ئاست و مستەوایەک بەداخەوە دەگەنە ئاست و مستەوایەک دیارە ئەو لایەنە فرامۆش دەکەن لایەنی ڕوحی فرامۆش دەکەن لایەنی پەیوەندی بینی خۆیان و خالق خۆیان و خوای گەورە فرامۆش دەکەن ئێمە زۆر جار دەبینین لەو وڵاتە زۆر بەداخەوە بەرپرسەکان ئێمە زۆر حەز دەکەین ئێمە وەکو مامۆستایان لە مزگەوتەکان دەبینین کەسانێک دەبینین کە بەرپرسن کە دەسەڵاتدارن دێنە مزگەوتەکان بەڕاستی دڵمان پێیان خۆشە تەماشا دەکەین دەرێن ئەوە هاتوونە سەزدە لە بۆ خوا دەبن هاتوونە ماڵی خوای گەورە ئاوادان دەکەنەوە بەڵام بەداخەوە بەشی زۆری ئەو کەسانی کە دەسەڵاتدارن کە حکمڕانی دەکەن دەگەنە ئاست و مستەوایەک واز لە مزگەوت و واز لە عیبادەت و واز لە ئەو لایەنە فرامۆش دەکەن لایەنی خوددا بۆیە کلێنێکی گەورە دروست دەبێت کە ئینسان پەیوەندی بینی خۆی و خالق کە دەرزی کەتێ وای لێدێ ئەو ئیش و کارانە بەڕاستی بە طبیعەتی حالی خۆی ئیشەکان بەلاڕێدا دەڕوا تووشی سوبل دەبێت تووشی غەڵەت دەبێت تووشی هەڵە دەبێت تووشی غەش دەبێت تووشی خیانەت دەبێت تووشی دزی دەبێت شتەکانی لەلا ئاسایی دەبێت بۆ یەکەمین خاڵی گرنگ ئەوەیەکە کە دڵسۆزی لە کارەکەی دانی ئەوەیەکە بینی خۆی و خوای گەورە یەک نقطەی حساس کە ئیحسان لە کارەکانی دانیە ئیحسان واتە الإحسان في العبادة چونکی ئینسان کە هەر کارێک کە دەیکا عیبادەتە ئەگەر نیازی پێ چاک بێ ئەگەر مەبەستی پێبەرژەوەندی گشتی بێ سوودگەیاندن بێ بە مرۆڤایەتی و بە ئینسانەکان بەگشتی ئینسان قەت مراقبەی خوای گەورە لەبیر نەکا الإحسان کە پرسیار لە پێغەمبەر دەکرێت وما الإحسان لە پاش ئیسلام و ئیمان پرسیاری لێ دەکرێت دەفەرمێ أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك يعني ئینسان ئەگەر کات و هەموو کاتەکان هەستی بە مراقبەی خوای گەورە کرد ئەو هەستەی هەبوو ئەو هەستەی بەهێز بوو توانی هەست بە مراقبەی خوای گەورە بکە هەستی بەوە کرد کە خوای گەورە کە مراقبەی ئیش و کارەکانی دەکا پاداش داتەوە لەسەر چاکەکانی بەڵام عقوبەشی دەدا لەسەر ئەو شتانی کە کردیتی و پەشیمان نەبێتەوە تەوبە نەکا دیارە حەز نەکردن بەو مراقبە ئیلاهیە وای لێ ئەو ئینسانە دەکا کە هەرچی بیکە شتێکی ئاساییە و هەرچی بەخۆی بەویستی خۆی ئەنجامی بدا پێش شتێکی چاکە ئەو کاتە کە ئەو سیلە بینی خوای گەورە و ئەو مراقبە نەما دیارە هەر بەخۆی هەر چاوی خۆی شتەکان دەبینی هەز ناکە بەوەی کە مراقبەیەکەیە کە لە دوا ڕۆژ خوای گەورە محاسبەی بەندەکانی دەکا و لەسەر چاکەکان چاکە دەداتەوە لەسەر برێن کارە خراپەکانیش خوای گەورە عقوبەی دەدا چونکو شایانی ئەو عقوبە دەبێت چونکو لە ڕێگا و منهەجی خۆی لایدایە مرۆڤ بۆیە مرۆڤە کە پەیامی خوا بەرجەستە بکە لە هەر ئاست و مستەوایەکدا بێ هەر لە کەسێکی ئاسایی کەسێکی سەد حتا کەسێکی قائد و پێشەوە و چاوساغ کە خۆی گەیاندۆتە ئەو پلەپایە کە خوای گەورە پێتاقی دەکاتەوە لەو پۆستە و پلایەکە پێی داوان ئەگەر ئینسانە بزانی کە ئەو ئینسانە لە تاقیکردنەوەدایە قەت ئیشی خراپ ناکات چونکو دەزانێ ڕۆژانێکە و دوانە و دایانە و چەند ڕۆژێکە و کۆتایی دێ و پاشان ئەگەر نەژمرێ ئەوە دەبێتە کەسێکی ئاسایی دەبێتە مواتینێکی ئاسایی هەست بەوە دەکا کە لە سەروی خۆی چ ئەمرێک کرایە چ دەکرێت چەند دڵسۆزی لە ئیش و کارەکانیدا بەرجەستە دەکرێت مامۆستا لە ناوبەر و هەڵوەشێنەرەوەکانی دڵسۆزی چین مرۆڤێک دەبینین لە سەرەتاوە زۆر دڵسۆزە لە کارەکانیدا دڵسۆزی هەیە دڵسۆزی ڕەنگەداتەوە لە ژیانیدا سەرلەبەری ژیانی بە دڵسۆزی تەنراوە و دیارە یا سەرۆکێکە یا ئەندامی حیزبێکە یا باوکێکە لە ماڵی خۆیدا بەڵام دوای ماوەی هەستەکەی ئەم دڵسۆزیە وردەوە دەنامێنێ و کزە بێ و لە بری ئەوە خیانەت و ئیهمالی و کەم تەرخەمی لە کارەکانی دابین هۆکاری چییە و وە چ شتێک ئەبێتە لە ناوبەر و هەڵوەشێنەرەوەی دڵسۆزی و ئیخلاس بەێ دیارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ئیش و کارەکانی دڵسۆز بۆ و فێرمان دەکا کە دڵسۆز بین
خوای گەورە لە ئاەتەکاندا دەفەرمێ ولا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ئێمە لۆیە باسی ظلم دەکەین چونکو هەر کاتێک کە ئیش و کارەکان دڵسۆزی تێدا نەبوو هەر کاتێک کە عەدالەت و دادپەروەری نەما دیارە ظلم ستەمکاری جێی دەگرێتەوە هەر ئیشێک و هەر ئیش و کاری و گفتارێکیش کە دڵسۆزی و عەدالەت و دادپەروەری تێدا نەما ظلم جێی دەگرێتەوە دیارە ئەوانش کارەساتن لە بۆ خۆی و لە بۆ کۆمەڵگا و لە بۆ خەڵک دروست دەکات دیارە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کاتێکە نصيحتي يشق لا صحابي برزكان دكا دفرمي لا الله أعلم كعبي كري مالكا دفرمي أعاذك الله يا كعب بن عجرة دفرمي خدا بتبارز أي كعبي كري عجرة لشيء دفرمي من إمارة السفهاء إمارة السفهاء شيء أي رسول خدا دمانيو بيزانين لو خوب فنا بخواي جودة بقرين لوي كوا إمارة السفهاء ئیمارەی سوفەها ئەوەیە کە دەفەرمێ کەسێکە هەست بە مەسئولیات و بەرپرسیارەتی نەکاتن کاتێکە پرۆپۆستێکی دەدرێتە بەڵام لە حەقیقەتدا شایەنی ئەوە نییە لۆ لەبەرەوەی دڵسۆزی تێ لە ئیش و کارەکانیدا نییە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ ئومەڕای سوفەها چێنە ئەوانە دەفەرمێ ئومەڕاء یەکونون من بعدی دەسەڵاتدارانێکن کەسانێکن کەوە حکم بەڕێوە دەبن دەسەڵات بەڕێوە دەبن بەڵام یەکەمین خاڵکە لە هەڵ وەشێنەرەوەکانی دڵسۆزی ئەوەیە دەفەرمێ لا یەهتەدونە بیهەدی دەفەرمێ بەو هیدایەتەی بەو ڕێنماییەکەوە من هینایەتم ئەو پەیامە خوداییەکەوە پێیان ڕادەگەینم ئەوان بەرجەستەی ناکەن و لەسەری ناڕۆن واتە قورئان ناکەنە حاکم لە بۆ خۆیان قورئان بەس لە محکەمەکاندا دەندرێ سوێندی پێ دەخورێ یان لێیان لە پشت لە قودعەک دەدرێت لە پشت قاضیەکان دەدرێ وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل مفروض وایە بەڕاستی لەبەر چاوانیان بی لە پێشەوە بی نەک لە دواوە لە دوای خۆیان هەڵپەسێرن پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ یەکەمین خاڵ ئەوەیە کە لا یەهتەدونە بیهەدی بۆیە گەندەڵ دەردەچێ دەست دەردەچێ غەشاش دەردەچێ بەس ورجی خۆی پڕ دەکا بەس بەرچی خۆی پڕ دەکا بەس کەس و کاری خۆی دەوێ خزم و کەسی خۆی دەوێ بیر مافی هەتی و هەژار و منداڵ و پەککەوتە بەڕەوا نابینێ ودەزانی ژیان تەنها لە بۆ ئەوە دومی دەفەرمێ ولا یەستەثنونە بسنەتی دوای سنەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بەرجەستە ناکرێ منهەج و ڕێبازەکەی ناگیرێ ڕێوشوێنی ئەو ڕێوشوێنێکەوە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بە ئێمەی ڕاگەیاندووە کە دڵسۆز بین کردارەکانمان لە سنووری شەریعەتی خوای گەورە دەرنەچێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا چونکو ئەگەر ئەوها نەبوو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ فما صدقهم بكذبهم دیارە تووشی درۆ دەبی ئینسان کاتێکە هیدایەتی خوای وەرنەگرت و پشتی لە بەرنامەی خوا کرد سنەتی پێغەمبەری پێ چاک نەبوو پێی وایە بیرۆکەی خۆی ئەو بیرۆکە تەسکەی خۆی پێی باشترە ئەو قانونیکەوە وەضعیەکەوە بەخۆی دایناوە ئەو ڕۆباشە سبەی پێچەوان ڕێک پێچەوانەی بەرژەوەندیەکانی خۆشت دەبێتەوە لۆیە دەفەرمێ باوەڕ مەکەن بەو شتە درۆییانەیکەوە ئینسانەکان دەیخۆڵقێنن چونکو ئەوانە وەکو پەیامی خوانینە وەکو فرمودەکانی پێغەمبەرینی عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ وأعانهم على ظلمهم فأولئك ليسوا مني ولست منهم کەواتە هەر کەسێک بە هیدایەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لەسەر پەیڕە و پرۆگرامی خوا شانازی بە ئیسلامیەتی خۆی نەکا شانازی بە حکم و دادپەروەری خوای گەورە نەکا بەرجەستەی نەکات لە ژیانیشیدا دیارە ئەوە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لێی بێبەری دەبێ چی هەیە حەز بکات پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لێی بێبەری بێ لەو کەسە دیارە هیچ کەسێک حەز ناکە هەموو ئێستاگەر لێمان بپرسن ئێمە دەڵێن مسلمانین بەڵام تا چەند ئەو وتەی دەست کە لە زارت دێتە دەر مسلمانم بەڵێ دڵسۆزم بڵێ تا چەند لە کردارەکانەدا ڕەنگ دەداتەوە وهروە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ وەلا یەدنونە عەلەیە حەوضی کەوە کارەساتێکی گەورەی لە قیامەت نەکرد لە دنیا لە قیامەتیش ئەو ئینسانە کێشەی لۆ دروست دەبێ کە دێ ئومەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بەڵام مەلائیکەتان دەیانجێڕنەوە لەسەر حەوض لۆ لەبەرەوەی دەفەرمون ئەوە نازانی لە دوای تۆ چیان کردێت چ منهەج و پەیڕۆ و پرۆگرامێکیان گرتیتە بەر بیرۆکەیەکیان داهێنە پێیان وابوو باشتر بوو لە پەیامی خوا ڕێبازێکی تیان گرتە بەر پێیان وابوو کەوا لە سنەتی پێغەمبەر باشترە نەخێر ڕاستە پێغەمبەر ئەو شتەی نەکردووە دەڵێن بەڵام ئێمە دەیکەین ئێمە باشترن فلان باشترە و فلان بیرۆکە و پەیڕە و ئەوەی کە ژیان بەڕێوە دەبا و پێیان باشە ئەوی بەڕێوە دەبن ئەو کارە ساتانە لەوە
ڕێک بەرجەستە دەبێت. بەڵێ مامەساییان کۆتا پرسیارم سوود و بەرهەمەکانی دڵسۆزی لە ژیانی مرۆڤدا چین؟ مرۆڤێک دڵسۆزی و ئیخلاسی کردوتە پیشەی خۆی و لە کار و کردەوەکانیدا ڕەنگی داوەتەوە بۆ دنیا و بۆ قیامەتی چه سوود و بەرهەمێکی یان چه کەڵکێک بە مرۆڤە دەگەێنێ؟ بەڵێ دیارە ئەمە باسمان کرد گوتمان لە هەموو کار و گفتار و کردارێکی ئینسانەکان دڵسۆزی پێوەرە، دڵسۆزی ئەساس و بنچینەیە، دڵسۆزی بمەنزیلەتی الرەأسی عەلە للجەسەدی دیارە گوتمان وەکو ئەساس و بنیەیەکە کە ئینسانەکان لەسەریدا دەمەزرێن، وەکو لە منداڵی کە ئینسانە لەسەر ڕاستی و ڕاستگۆیی و لەسەر پەروەردەیەکی جوان پەروەردە بوو، ئەوە گەورەش بوو ئەو ڕەنگەی پێوە دیار دەبێت هەر کاتێکەوە ڕۆیی لەوانەیە غەڵەتیش بکە، هەڵە بکە، گوناح بکە، تاوان بکە، بەڵام زوو دێتەوە و هەست دەکا بەوەیکەوە ئەو منهەجی وی ڕێبازی وی کەەوە وەکو مرۆڤ دەبێت شتێک هەبی پابەند بی لەسەری. دیارە هەر کاتێک کە ئینسان دڵسۆز بوو لە کارەکانیدا گوتمان ئەوەل جاری قازانجێکی معنەوی دەکات لە دنیا، زائیدەن لۆ قیامەتیش ئەوەش ڕەزامەند بوونی خوای گەورەیە، خوای گەورە لە خۆی ڕازێ دەکات لە بەرەوەی فەرمانی خوای گەورە جێبەجێ دەکات. دووەمین هەر کاتێکەوە خوای گەورە لە کەسێک ڕازی بوو ئەگەر لە هەر ئاست و مستەوایەکدا بوو ئەوە خوای گەورە مەلائیکەتان ڕادەگەینێکەوە من فلانی کوڕی فلانم خۆش دەوێت لە ئاسمانەکان بانگ ڕادێدرێت کە مەلائیکەتانیش خۆشیان دەوێت، هەروە پاشان خەڵکی سەرزەویش خۆشیان دەوێت، کەواتە دەبێتە کەسێکی خۆشەویست لە نێو خەڵک و کۆمەلگاش. ئەوە جار ڕەزامەندبوونی خوای گەورە، دوایە خەڵک و کۆمەلگاش خۆشی دەوێت. خەڵک ئەگەر ئەو سەرکردە، ئەو پێشەوایە، ئەو ساوساغا، ئەو مدیرە، ئەو بەڕێوەبەرە، ئەو مامۆستایە لە دەست بدەن فرمێسک لە چاوەکانیان دێتە خوارەوە لە بۆی دەگرێن و کۆشش دەکەن ئەگەر لە هەر حاڵەتێکی نەخوازراوە بوو هەموو محاولەیەک هەموو قوت و هێزیان دەخەنە کار بەس بۆ ئەوەیکەوە شتەکە بێتەوە وەکو خۆی بێ و زەرمەند نەبێ ئەو کەسایەتە، چونکو دەزانن کە لە دەستدانی کەسایەتێکی کە خاوەن ئەزمون و کەسایەتی کە دڵسۆز و بە تەقوا و دادپەروەر خەڵکێکی زۆر زەرمەند دەبێ، لەبەرەوەی کەسێکی تر دوای شوێنی بگریتەوە نەتوانی ئەو ڕێبازە ئەو شتە بگەینێتە ئەساس و بنچینەی خۆی. دیارە دوشتی زۆر گرنگن ئەوە جارە ڕەزامەندبوونی خوای گەورەکەوە پەیوەندە بە قیامەت، ئەوی تریش کە ڕەزامەندبوونی خەڵک و خۆشویستنی خەڵک بەرجەستە دەکەی لە نێو خەڵک و کۆمەلگا، خەڵک شاهدی لە بۆ دەدەن، هەر کەسێک کە شاهدی لە بۆ بدا چەند کەسێک کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ وەجەبەت، یعنی واجب دەبێ بەهەشتی لە بۆ واجب دەبێ، کەواتە ئەو ئینسانە لە دنیا هەم لە قیامەتیش هەم لە قیامەتیش قازانج دەکا و بەختەوەر دەبێ و تووشی پەشیمانی نابێ. زۆر سپاس بۆ بەڕێز عومەر خەلیفە بانگخوازی ئیسلامی لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بوویت. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی ئازیزیش، تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.